پێشتر لە لەبەرکردنی بیستنی کە ئەزمونەشنێ بوو یعنی نەمدەتانی بابرین بە 20 دقەش لاپەڕەش لێ بکەم. بەس ئێستا کەمتر لە 4 دقەی 3 دقەی یەک لاپەڕە بە بیستنی لەبە دەکەم. لە لەبەرکردنی ژمارە قەدیم تێست خۆم کرد لە 1 دقەیتانی تەنە 10 ژماری لێ بکەم. ئێستاش تقریبا 180 تا 200 ژماری لەبە دەکەم لە ماوەی 1 دقە. لەبۆ نرخی خولەکەش کە زۆر بەشدارم دیت و دەیانگوت سعرەکەی گرانە. ناقیان نیە قسەی دەکەن چکە ینی ئەزمموی و خولیان نەکردی ئەگە بێت و یەک هەفتە لەگەڵ خولێ بن ئەزمموی بکەن دەزانن ئەو پارەی هەدێدن هەر حسێب ناکرێت. حساب بۆ مامۆستایان لە خێری خۆیان دەست پێوە دەرمیانی پارەکە یەکجار کەمە. خوازانە کە دەیانێ بەشداری و خولی بکەن بێ دوودڵی بەشداری بکەن پارەت نییە بڕۆ قەرتکە یەکسەر. پێشش سەلام عەلەیک، ئەمن عەبدولمالیک مەریوان لە هەولێرەوە 18 ساڵم لە گروپی 16ەوە. پێشتر لە لەبەرکردنی بیستنی کە ئەزمونەشنێ بوو یعنی نەمدەتانی بابرین بە 20 دقەش لاپەڕەش لێ بکەم. بەس ئێستا کەمتر لە 4 دقەی 3 دقەی یەک لاپەڕە بە بیستنی لەبە دەکەم. لە لەبەرکردنی بینینی پێشتر لەوانەیە بە 25 دقەی تا نیم سعاتی بمتانی بە لاپەڕەش لێ بکەم، بەڵام ئێستا کەمتر لە 1 دقەی دەتان لاپەڕەش لێ بکەم. 50 سانیە 45 سانیە. لە لەبەرکردنی ژمارە قەدیم تێست خۆم کرد لە 1 دقەیتانی تەنە 10 ژماری لێ بکەم. ئێستاش تقریبا 180 تا 200 ژماری لێ بەدەکەم لە ماوەی 1 دقە. دەربارەی بە سیستەمی خۆراکیەکە کە من زۆر سوودم لێ دیتی ینی بەزدی سیستەمەکی زۆر باش کە من پێش خولەکە ینی بەزدی ئیسام لە خوارد نەدەکرد. ئەی بات پێ پێشم دەم خۆرد ڕۆژانە 5-6 ساردی ینی هەر ژانم کاول بوو. بەس ئێستا وازم لە شەکری هێناوە ئەتا بگرە وازم لە جگەری هێناوە بۆی ینی کوبری لەگەڵ کۆرسەی کوبری دەگۆڕی بیر و بۆچوونت نەک بەزمێشکت هە بیر و بۆچوونی خۆت لە بۆ ئاستی کە عەزم لە علمی بیتن. ئەم کابرای ینی بە ساڵ کتێبێکم نەدەخوێندەوە ینی بەس کتێبم دەکڕێت تەنانەت کە تا ئێستا تقریبا 100 کتێبم کڕی بوو هیچم نەدەخوێندەوە. ینی عەزم لە علم بوو بەس بۆی خۆ خراپەکانم ڕێگر ببوو لە من کە بێمە ئەو شتێک کە دەمەوێتن ببمە ئەو شتێک کە دەمەوێتن، بەڵام لەگەڵ خولەی عەقڵیەت دەگۆڕێ ئەو شتێک دەتەوێتن خودی خۆت دەیوێ بەدەستی بینیتن لەو ئەنجامی بەدەستی مینایە بەزدی زۆر ڕازی. لەبۆ نرخی خولەکەش کە زۆر بەشدارم دیت و دەیانگوت سعرەکەی گرانە. ناقیان نیە قسەی دەکەن چکە ینی ئەزمموی و خولیان نەکردی ئەگە بێت و یەک هەفتە لەگەڵ خولێ بن ئەزمموی بکەن دەزانن ئەو پارەی هەدێدن هەر حسێب ناکرێت. حساب بۆ مامۆستایان لە خێری خۆیان دەست پێوە دەرمیانی پارەکە یەکجار کەمە. ئەو مامۆستایانە ئەزمموی 20 ساڵی خۆیان بەتو دەرێن بە 8 هەفتەی نیو پارەیەتان پێ زۆرە. بەزدی من ئازامەشی دەرن پارەکەی زۆرە ڕاست قەلب پێ دەگرێتی. مامۆستاکان لە گروپەکان هەر پرسیارەکە بە ئەگە پرسیارەکە 20 جاریش دووبارە بەیەوە مامۆستاکان جوابیان دەدایەوە. بەزدی ینی خەمخۆرنەوە قوتابیەکان بەزدی خولەشی زۆر پێشکەوتووە باشن ئەکادمیە لە ناو کورد. ئینشاڵڵا لە چەند ساڵی داهاتوو شتی زۆر گەورەتیان لە چاوەڕوان دەکەین. یعنی ئەو ڕێکلامانەی دەبینی کە بە 5 دقەی یەک لاپەڕە ئەم یەکەم قوتابیە بوو دێگوبێ بە 7 دقەی یەک لاپەڕ لەبەر دەکرد. ئەمن باوەڕم پێ نەدەکرد بەس ئێستا بۆ خۆم بە کەمتر لە 1 دقە یەک لاپەڕ لەبەر دەکەم. ئێستاش ئاستی ئەوانم پێ خراپە کە بە 5 دقەش یەک لاپەڕ لەبەر دەکەن. لێ لە کوتایی بە قوتابیانە دەڵێم بە خوازانە کە دەیانێ بەشداری و خولی بکەن بێ دوودڵی بەشداری بکەن پارەت نییە بڕۆ قەرتکە یەکسەر. ینی بەس ئەو قسانێک کە مامۆستا پێتان دەڵێن ئەنجامی بدە تەواو تو سوودەش یەکجار لەوەی زیاتر دەبینی کە چاوەڕوانی دەکەیت.